خوێندنەکەم بەراوە پەسەند بوو، عارم لێ هەرنەوەکەری بکەم، نەمەتوانی ئیش و کاریش بکەم. سەرلەبەیانی ئەم ڕۆژانە و بانخوازی ئیسلامی مامۆستا شێخ سدیق سەرگەتی ئەندامی مەکتەبی شوڕای کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تەمەنی 83 ساڵدا لە شاری سلێمانی بە نەخۆشی کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی شایستەدا لە شاری سلێمانیەوە تەرمەکەی بەرەو هەورامان بەڕێکخرا. دواتر بە ئامادەبوونی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی و ژمارێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستان و جەماوەرێکی بەرفراوانی ناوچەکە تەرمەکەی لە گوندی سەرگەر لە ناوچەی هەورامان بە خاک سپێررا. لە وتەیەکیشدا مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە کاتی ناشتنی تەرمی مامۆستا شێخ سدیقدا وتی: هەمومان خزمەتگوزاری ئومەتی ڕەسوول الله بین، حتما ئەبینە مایەی خێر بۆ مسلمانان، بۆ میلەتی کوردستانی ئینشاءالله. بەڵێ من ئەڵێم هەموو ئیماندارێ برامە لە پلەی برایەتی نایەتە خوارەوە، بۆ هەموو برایە نیگەرانم، بۆ هەموو مسلمانێ نیگەرانم تووشی ناخۆشی ببێ یا کاتێ لێم جا بێتەوە بارە و قیامەت ئەڕوا ئەمن خۆشم بەڕێوەم بە تەمام و پێش کاکە سدیقم بێمە ئەم قەبرسانە. دواتر لە شارۆچکەی خورماڵ لە هۆڵی هەورامان بە ئامادەبوونی کەسایەتی و بەرپرسان و جەماوەرێکی بەرفراوانی ناوچەکە یەکەم ڕۆژی پرسەی مامۆستا شێخ سدیق بەڕێوە چوو. بڕیاریشە دووەم ڕۆژی پرسەی ناوبراو لە شاری سلێمانی و لە مزگەوتی شێخ عەبدولقادری کوێسا بەڕێوە بچێت.